بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نۆی دوانزەی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوەیەکەوەکان وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دیاری کراوە. ئەمڕۆژ دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئاماری لەبارەی کەیسەکانی گەندەڵی بڵاو کردەوە بەپێی لێدوانی سەرۆکی دەستەی دەستپاکی بێ لەم ساڵ لە 1970 کەیسی سزایی و هەواڵدەری گەندەڵی تۆمار کراون، لەو ڕێژەشیان 203 ڕەوانەی دادگا کراون و 77 یەک لاکراونەتەوە. لە بەرنامە ئەمڕۆ سەر ئەوە دەکەین ئایا لە هەرێمی کوردستان جۆرەکانی گەندەڵی چین و مەترسیەکانی گەندەڵی لەسەر سیستەمی حکومڕانی و لەسەر ژیانی هاوڵاتیان چییە و ئایا بۆچی دام و دەستگاکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان پەکراون و چارەسەریش چییە؟ لەگەڵ هەرێک لە بەرەزان حاکم عەباس هەمزە لە هەولێرەوە، هەروەها لە ڕانیەوە دکتۆر ئەمیر ئەحمەد عەبدولقادر دکتۆرا لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سەرم پرسانە دەکەین. لە سەرەتا بچینە هەولێر. کاک حاکم سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرتا لەوە دەست پێ بکەین نۆی دوانزە واتە ڕۆژی هەینی بڵێن ڕۆژی بەرەنگاربوونەوەی جیهانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئامار هەبوو بەڵام باز لەوە نەکرا کە قەبارەی گەندەڵێکە چەندە و چەند پارە بۆ حکومەت گەڕاوەتەوە. سەرنجی بەڕێزتان لەسەر دام و دەستگاکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە کوردستان ئایا بۆچی پەکراون؟ دەستەی دەستپاکی بێ، پەرلەمان بێ، دیوانی چاودێری دارایی بێت؟ کاک حاکم گوێ لە دەنگی ئێمەیە؟ کاک حاکم بەڵێ ئەگەر سەرتا لەوە دەست پێم دەمەوێت سەرنجی بەڵێ سەرنجی بەڕێز بزانم لەبارەی مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ کۆمەڵێک ئامار هەبوو لەلایەن دەستەی دەستپاکی ئەو دام و دەستگایانەی کە کاریان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە هۆکاری چیە کە لە کوردستانە بڵین پەکراون یاخود پەراوێز خراون یاخود ڕۆڵیان سنووردار کراوە؟ بەڵێ سڵاو لە جەنابەت و لە بینەران و لە میوانە بەڕێزەکەتان. بەحەقەدا ئەوە مەسەلەیەکی علمیە و لە ئیتفاقیاتی نێودەوڵەتی و ئومەم متحیدەش لە ئەوەی کە ئەوڕۆ باست کرد 20 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ئیتفاقی بە هەموو وڵاتان یەکگرن بۆ نەهێشتنی گەندەڵی و فەسادی. باسی ئەوە دەکرێت گەندەڵی چۆن لە ناو دەچێت، چۆن مکافەحەی گەندەڵی دەکرێت. لە پێش هەموو شتێکدا باسی ئەوەی دەکرێت کە مکافەحەی گەندەڵی مەجموعەیەک ڕێگا هەیە بۆ مکافەحەی گەندەڵی. لە پێش هەمویانەوە ئەوەیە ئینسانی مناسب لە شوێنی مناسب دانرێ و قیاداتی گەنج دانرێ لەو شوێنانەی کە مەراکزی حەساسن، تەشریعاتی شەفاف و سارم دەرچێ لەو بارەیەوە، تەوعیە ئیجتیماعی بکرێ و ئەوانەی کە دادەنرێت لە مەناسبدا لە ناو حکوومەتدا لە دام و دەستگاکاندا لەسەر ئەساسی کەفاءات دابنرێن، لەسەر ئەساسی کەفاءات و مەجموعەیەک ڕێگای دیکەش کە ئێمە لە هەموو ئەوانەمان کەمە. ئەگەر ئەو وڵاتەی ئێمە، ئەگەر ئەو حکوومەت و دام و دەستگای ئێمە دەیەوێت گەندەڵی نەهێڵێ، دەبێ ئەوانە بکە ئەو شتانێک کە باسمان کرد، ئینسانی مناسب لە شوێنی مناسب دانێ، قیاداتی گەنج و ئەمانە دانێ، خەڵکی لەسەر ئەساسی کەفاءات و لێهاتووی و خیبرە دانێ، نەک لەسەر ئەساسی وەلاعاتی شەخسی و لەسەر ئەساسی ڕازیکردن و لەسەر ئەوانە لە هەموو بوارەکاندا نەکرد موازەفێکە لە دایرەیەکەوەی نەما ئەوانەی سەرێ لەسەر مستەوای شارەکان، لەسەر مستەوای قیاداتی عسکەری، لەسەر مستەوای قیاداتی پۆلیس، لە هەموو ئەو حاڵەتانەدا دەبێت حکومەت یەکەمین جار لە ئەوێەوە دەست پێ بکە ئەوە ئەگەر ئیشکالەکە لە حکومەت لە خۆی نەبوو. باشە کاک حاکم سەبارەت بەو ئامارانە ئەمڕۆ دەستی دەستپاکی هەرێم دەڵێ 213 کەسی سزایی و هەواڵدەری تۆمارکراوە لای دەستەکان، 203 ڕەوانەی دادگا کراوە، لەو 203 77 یەکلاک ناونەتەوە. هەرچەندە ئەوە قەبارەی گەندەڵیان دیاری نەکردەوە چەند پارە گەڕاوەتەوە ئەوانە خوێنەوە ئەم بۆم
بڵێن کەیسانە هەفتا حەوت کەیس چۆنە و نابێ وردەکاریەکان ئاشکرا بکرێت کێنەوانە دەزانی بۆ وردەکاریەکان ئاشکرا ناکرێت کاک حەشیم لەبەرەوەی ئەوانە هەموو زۆر شتی بەسیت بەسیتن هیچ مکافەحەی گەندەڵیان پێ ناگوترێ مکافەحەی فەسادیان پێ ناگوترێ شتی بەسیت بەسیتن بۆ نمونە دوو موەزەف لە دایرەیەکی بەسیت هەر دایرەیەکی تێک گیراون منافەسەیانە لەسەر ئەوەی کامەیان خەبیرە و کامەیان بچێ بۆ کەش و کامەیان بچێ بۆ ئەوێ ئێچیان شکایەتی لەوەکەی دیکە کردووە لە دەستەی دەستپاشی دەڵێ فڵان موەزەفە گەندەڵە بۆچی چونکە لەگەڵ فڵان محامی چووە کەشفی فڵان عەرزی کردو بجاخۆ بۆ کەڵکی خانوودەیان نایە لەوێ لە ڕێگای نان و کەبابێکی خواردووە یان پارەی نان و کەبابێکی لە محامەکەی وەرگرتووە ئەوانن کە ڕۆیشتونە دەستەی دەستپاچی و یەکلاکراونەوە ئەو فەقیرانەیە ئەو حاڵەتە فەقیرانەیە مشکلەی ئێمە مشکلەی وڵاتی ئێمە و مشکلەی هەموو گەندەڵی لە هەموو دنیادا ئەوە نییە موەزەفێک و موەزەفێکی دیکە منافەسەیانە و کێشایانە و لەسەر ئەو حاڵەتانە یەکێکیان شکا لەوەکەی دیکە مشکلەی ئێمە لەسەرەوە دەست پێ کردو مشکلەی گەندەڵی دەبێت لەسەر ڕادەست پێ بکە ئەو شتە وردەوردانە کاتێک دەکرێت کە ئەو وڵاتە لەسەرەوە گەندەڵی نەبێ خەڵکە موەزەفە چاک دەوام ناکە خۆی دەوێرێ بە ڕشوەی وەردەگرێ نازانم چی ئەوانە هەموو گەندەڵین بەڵام ئەوانە وردە گەندەڵیان پێ دەڵێن گەندەڵی سەرەکی گەندەڵی خەتەر گەندەڵیە کە وەکو چۆن ماسی سەری بۆ گەنی کرد هەموو لەشی بۆ گەندەکە لەسەرەوە دەوێت عیلاج بکرێ ئەگەر لەسەرەوە گەندەڵی هەبوو خوارە هیچی پێ ناکرێ ئەمما ئەگە لەسەرێک گەندەڵی نەبوو ئەوە هیچ کەسێک حەدی ئەوەی نییە گەندەڵی بکە ئەگەر گەندەڵیشی کرد محاسبە و محاکەمە دەکرێت بە سووک و ئاسانی ئەو دەستەی دەستپاشیە کە ئاوا ناتوانێت تەفاسیلی ئەو قەزیانە بدا بە خەڵکی ئەو شتە بەسیتانەیە ڕووی ناو جەماعەتیان نییە ڕووی ئیعلامیان نییە باشە دوای دێمەوە لای بەڕێز قسە لەسەرەکەین بۆچی دەست بۆ دۆسیەی نەوت مەسەری داگیرکردنی زەوی و دەست بەسەر داگرتنی بەڵێ هەر با پرسیارێکە لێکۆم مادام تا میوانەکەمان حازە دەبێت کە حاکم پرسیارێکی تر ئەوەی کە بەڕێز وتت ینی کەیسی بچووکە ئەوەی کە دەستی بۆ براوە بەس بۆ مەسەلەی نەوتەکە نەوت داهاتی خاڵە سنووریەکان مەسەلەی وەبەرهێنان بۆ دەستی بۆ نابرێت لە کاتێکە بە پێی یاسای دەستپاکی تاوانەکانی گەندەڵی دەستنیشان کراوە بە دەردانی سامانی گشتیە دەست بە سەراگرتنی سامانی گشتیە گەندەڵی و دزیە بۆچی ناتوانرێت لێکۆڵینەوە بکرێت لەو کەیسە گەورانە چونکە سوڵتا دەسەڵات بۆ خۆی لە پشتی ئەو جۆرە گەندەڵیانەیە دەستەی دەستپاچی و غەیری دەستەی دەستپاچی کەس حەدی ئەوەی هەیە بچێ دەست بۆ ئەوەی بەرێوەڵک وەرەکاکە فڵان بیرەنەوتە لە فڵان شوێنی داهاتەکەی دیار نییە بزانین بۆ شوێ دەچێ وەرە تەوزیحێکمان دەیە و ئەگەر خەلەلێک هەبوو محکەمەش بکرێت کەس دەتوانێت شتیا بکە کەس دەتوانێت محاسبەی حکومەت بکە دەستەی دەستپاچی بیان غیری دەستپاچی حکومەت و ئەنجومەنی وەزیران کە بڵێ کاکە وەرە لەسەر چه ئەساسێک ئێوە چۆن فلان ڕسوماتەتان لەسەر فلان مەوادەی زیاد کردووە لە خاڵە گومرجیەکان چێ دەتوانێت بچێ محاسبەی حکومەت بکە و حکومەت بێنێتە بەر دەرگای محکەمەی و بڵێ کاکە وەرە ڕسومە زەریبەی سەر ئەو زەریبانەتان لەکوێ هێناوە زەریبەی سەر خواردن یەکێک دەچێت لە مەطعام نانی دەخوا زەریبەی خواردنی لێدەسێنن کە ئەوە ینی بە هیچ شێوەیەک و هیچ مەبلەغە پارەیەک بەبێ تەشریع بەبێ قانون لەسەر کەس فەرز ناکرێەوە نەسی دەسوور و نەسی قانونە چێ دەتوانێت بچێ حکومەت بێنێ بڵێ ئاوا محاسبەی بکە و ئەگەر خەلەلێکی هەبوو حکومی بدە پێ قانون ئیجراعاتی قانونی لەسەر بکە کەس ناتوانێت ئەو خاڵە گومرجیانە باسی نەوت و شەفافیەتی نەوت و ئەوانە ئەوەیە کە عەرزم کردی چونکە لەسەرێەوە گەندەڵێکە لەسەرێەوە هاتووە بۆیە ناتوانرێ محاسبە بکرێن و ئەگەر لەسەرێشەوە محاسبە نەکران لە خوارێ خەڵک محاسبەش کە هیچ فایدێنی هیچ معالەجە هیچ مشکلەیەکی ناکە موظفێکی بەسیط دێنی کاکە وەرەتەوە پارەی نان و کەبابێکن لە فڵان کەسی وەرگرتو یان هەدیەیەکی بۆ هێناوی یان مۆبایلێکی بۆ کڕێوی ئەوانە
هیچ مشکلەیەک حل ناکە باسی حتا ئەو ئیتفاقیات و معاهدانێ دەوڵەتیانی کە باسی مکافحەی فەساد دەکەن باسی دەوڵەتێکی دەکەن باسی وڵاتانێکی دەکەن کە مستەقڕن لەسەرەوە گەندەڵیدا نەبەزیەوە گەندەڵی لەسەر ئەساسی فەردی دەکرێت نەک لەسەر ئەساسی عامە و ئەملاکی عامە و سوڵتەی عامە گەندەڵی بکە بۆیە ئەوانە ئەو قوانینانە ئەو دابوونەریتانی کە دانراوە ئەو قەواعدانی کە دانراوە بۆ مکافحەی ئەوانەیە نەک بۆ دەسەڵات دەبێت لەسەرەوە ئیرادە هەبێ بۆ چاکسازی لە خۆی ڕەدەست پێ بکە. بەڵێ سوپاس دەکەم کاک حاکم دێمە وڵات چینە ڕانی لای دکتۆر ئەمیر ئەحمەد عەبدولقادر کە بەڕێزیان دکتۆریان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. کاک دکتۆر سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر سەرەتا لە ناسانەیەکی گەندەڵیەوە دەست پێ بکەین چۆنەوە ئایەوەی کەیسەر لە کوردستان هەیە لە گەندەڵی تێپەڕیە بۆتە حاڵەتی تاڵانی و ڕاوڕوت و ئەوانە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. بێگومان ئەگەر بێت و لە سەرەتا باسی پێناسەیەکی گەندەڵی بکەین واتە بریتیە لە ئیستیغلالکردنی دەستەڵات لە پێناو بەرژەوەندی تایبەت داوە بە کورتی و هەڵوەها بە کوردی. ئەوە پێناسەی گەندەڵیە. دواتر بانکی نێودەوڵەتیش پێناسەیەکی تایبەتی خۆی هەیە بە گەندەڵی واتە بانکی نێودەوڵەتی بەو شێوەیە پێناسەی دەکا واتە خراپ بەکارهێنانی پۆستی گشتیە بۆ بەدەستێنانی دەستهات و دەستکەوتی تایبەت. ئەمە دوو پێناسەیە هەم بانکی نێودەوڵەتی و هەم بە پێناسەیەکی تریش کە پێناسەی گەندەڵیمان بۆ دەکەن. بێگومان گەندەڵی لە جیهاندا دیاردەیەکە دیاردەیەکی لە مێژینەیە بەڵام لە هەرێمی کوردستان دیاردەیەکی نوێیە ینی کاتی خۆی کە بە شێوازێک پێناسەی ئەگەر بێت و بەراوردی بکەین پێناسەی گەندەڵی لەگەڵ فەسادی عەرەبی بەراوردیان بکەین کاتی خۆی وشەی فەساد زیاتر بۆ لایەنی فەسادی ئەخلاقی بەکاردەهات بەڵام کە ئێساگەر بگەڕینەوە سەر دەستەواشەکە فەساد بەرامبەر گەندەڵیە گەندەڵی نەک فەسادی ئەخلاقی و ڕەوشتی بەڵکو فەسادی ئیداری فەسادی سیاسی فەسادی کارجێڕی فەسادی یاسایی فەسادی هەڵبژاردن ئەمانە هەمویان کۆمەڵێک جۆرن لە فەسادی. لە هەرێمی کوردستانی بێگومان تێیپەڕاندووە ینی زۆر لە حەزمی خۆی لە ئەوەی تێیپەڕاندووە کە بڵێن ئایا ئەمە حاڵەتە یان بۆتە دیاردا. لەبەرەوە ئەگەر بێت و تەمەشای گەندەڵی بکەین لە هەرێمی کوردستان هەموو جونگەکانی گرتوتەوە هەموو لایەنەکانی گرتوتەوە لە سەرەوە بۆ خوارێ لە خوارەوە بۆ سەرێ. بەڵام وەک کورد دەڵێ ئەگەر سەرچاوی ئاو لێڵ نەبێ پاکبوونەوەی ئاسانە بەڵام کە سەرچاوەکەی لێڵ بوو بێگومان لە خوارەوە چەندە ئاوەکە بتەوێ شتی بۆ دابنێ یان چاچی بکەی بێگومان چا نابێ. لەبەرەوە گەندەڵی لە هەرێمی کوردستان لە ترۆپکەوە دەستی پێکردووە بەرەو خوارەوە لەبەرەوە چاکردنی بێگومان قورسە یعنی بە تایبەتی بۆ دەستگاکان قورسە یان بۆ خەڵک ئەو متمانەی بە دەستەڵات نەماوە بە لایەنی حکومەت نەماوە بەلانی دام و دەستگاکان نەماوە چی ساڵانە کە باسی گەندەڵی دەکەن یاخود ئەو بەرپرسانە کە باسی گەندەڵی دەکەن تەنها قسەیەکە و کە قسەش دەڵێ ناچێتە گیرفانەوە. باشە بەس دکتۆر ئەوەی کە لە کوردستانە هەموو جۆرەکانی گەندەڵیمان هەیە یاخود ئەوەی کە لە ڕووی زانستیەوە ینی کام گەندەڵە جۆرە گەندەڵیە سەرچاوی گەندەڵەکانی دیکە یاخود بڵێن دایکی گەندەڵەکانی ترەوە گەندەڵێکی مەترسیدارە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەو گەندەڵی مەترسیدارە هەیە؟ بێگومان وەکو گوتمان ئێمە دەتوانین هەرەگەر بەژماردن بێ 5 زۆری سەرەکیمان هەیە جۆری تریشیان هەیە وەکو گوتمان لەوانەیە کاک حاکم باسی کرد بێر چەندە من گوێم لە دەنجی نەبوو بە خێراتنی دەکەم نازانم وەکو دەڵێ باسی چی کردو ئەگەر بچمەوە سەر بوارەکەی وش داوای لێبرنی لێ دەکەم پێم خۆش نییە وەکو دەڵێ بچمە سەر بوارەکەی ئەو بۆ جەنابیان بەجێ دێڵین. بێگومان دایکی هەموو گەندەڵیەکان گەندەڵی سیاسیە کە لە کوردستان ڕەگ و ڕیشاڵی
داکوتاوە یعنی بە ناخی دەسەڵاتدا چۆتە خوارەوە. گەندەڵی سیاسی واتە کەڵک وەرگتن لە دەسەڵاتی سیاسی مەبەستی دابینکردنی ئامانجی تاکە کەسی و گروپ و حیزب کە لە هەرێمی کوردستان بێگومان بە بەرچاوڕوونی یعنی وەکو دەڵێ کەسی نابیناش دەتوانێت بیبینێ، کەسی وەکو دەڵێ خوێندەوار و نەخوێندەوار دەتوانێت شایەدی بۆ بدات و ئاماژەی پێ بکات. لەبەرەوە لەوە چۆتە دەرەوە کە ئێمە بڵین ئایا گەندەڵی هەیە یان نییە. ئێستا بۆ خۆشیان لایانی دەسەڵاتدار لایەنەی ئەوە هیچ دیفاعێکی لێ ناکەن کە بڵین گەندەڵی هەیە یان گەندەڵی نییە. بێگومان گەندەڵی بە شێوەیەکی بەربڵاو هەیە، وەکو گوتمان بەسدایکی هەموو گەندەڵیەکان سەرچاوی هەموو گەندەڵیەکان سەرچاوەکەیە کە ویش سیاست و حکومڕانی وڵاتە. اینجا لە ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین ئەگەر هەرێمی کوردستانە، چونچی ئەگەر بێت و تەمەشا بکەین دەڵێ زۆری زۆرە ینی گەندەڵی سیاسی. یەکە لەوانە بەکارهێنانی ئیمتیازاتی دەوڵەتە بۆ خۆ دەوڵەمەندکردن یان بۆ خزمەتی خزم و بنەماڵە و خێڵ و لایەن و حیزب و ئەوانە هەمویان لە خزمەتی ئەو واتە گەندەڵی سیاسی یاخود بوونی شەریک و لە پرۆژە گشتیەکان کەەوە بە بەرچاوڕوونی دەبینین. دوایە دزین و تاڵانبردننی سامانی گشتی و بودجەی دەوڵەت کە ئێمە هەر وەکو دەڵێ بودجەمان نییە یاخود بودجە هەر کاری پێ ناکرێت لە هەرێمی کوردستان. ئەو عێراقی دراوسێمان کە ئێمە لەوانەیە زۆر جار دەسەڵاتدارانی هەرێم بە گاڵتە جاری ناوی عێراقیان هێنابێ، بەڵام ئەو ساڵانە ئەو ساڵ تۆزێک وەکو دەڵێ بودجەکەی تاخیر بووە، بەڵام ساڵانە ئەوان بودجەی خۆیانی بەڵام چەندان ساڵە بودجە بەس ناوی هەیە بەس ناوەڕۆکی نییە. یاخود دەرکردنی بڕیاری نوێ بە قازانجی گروپێکی دیاری کراو کە دەمەشا دەکەین ئەو بڕیارانەی کە دەردەچن زیاتر لە بەرژەوەندی دەسەڵاتدار و لایەنی دەسەڵاتدارە و لایەنی حکومڕانە لە بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن، یان دەستێک کەڵاوکردن لەگەڵ کۆمپانیاکان ئەو کۆمپانیانەی کە سەرپەرشتی نەوت دەکەن یاخود سەرپەرشتی هێنان و ناردەنی دەکەن، دەستیان لەگەڵ هەمووان تێکەڵاو کردەوە. زۆرێکی ترە یان بەخشینی هەندێک کەس یان گروپ لە باج کەوانە ئەوانەی بۆ خۆیان بیانەوێ بازیان لەسەر کەم دەکەنەوە دەیان بەخشن یاخود زۆر جار خەڵاتیش دەکرێن، یاخود فرۆشتنی مۆڵەتەکانی وەبەرهێنانی بازرگانی یاخود دانانی کارگەیە بەو خەڵکانەی کە دەیانەوێ. ئەوانە هەمویان دەچێتە لایەنی گەندەڵی سیاسیەوە کە بەڕاستی بە زەقی لە هەرێمی کوردستاندا دەبیندرێت. باشە دێم وڵات دکتۆر بۆ جۆرەکانی تری گەندەڵیش دێم وڵاتان و سەرەسەر ئەوەش دەکەین ئەو گەندەڵی وەکو شێرپەنجە زیانەکەی چی دەبێت. کاک حاکم بێم وڵای بەڕێزت سەبارەت بە ئامارێکی دەستەی سپاکی هەبوو ئەوەی کە بەڕێزوتە دێستا بڵین ئەوان ناتوانن لێکۆڵنەوە لە دۆسیی نەوت قاچاقی خاڵە سنووریەکان مەسلەی بردننی داهات لەلایەن حیزبەوە بکەن، بەڵام ئامارێکە بوو لە 5 ساڵی ڕابوودا 72 پلە تایبەت کە وەزیری تێدا پەرلەمانتار بەڕێوەبەری گشتی دەڵێ لێکۆڵنیوان لەگەڵ کراوە بەڵام سزانە دراون. ینی هیچ بۆچی هیچ بەرپرسێکی باڵا نەچۆتە قۆناغیەوەی کە سزا بدرێت زیندانی بکرێت. ئەوی شەرپەیوەندی بەوەیە کە دام و دەستگاکان ینی لاوازترن لە گەندەڵکاران. باڵێ بە تاکید وایە لاوازترن. قانون لە وڵاتێمەدا سەروەر نییە، قانون لاوازە و دەسەڵاتی مەسئول و دەسەڵاتی حیزبی و دەسەڵاتی شەریکاتی حیزب و دەسەڵاتی کەسانی دەستڕۆیشتوو لە وڵاتێمەدا لە سەروی قانونەوەیە و لە سەروی دەستەی دەستپاچیەوەیە، لە سەروی محکەمەشەوەیە، لە سەروی دەستەی نەزاها و لە سەروی هەموو ئەوانەوەیە. بۆیە ئەوانە ناتوانن محاسبە بکرێن. ئەمن پێم وایە ئەو ئەحساییەش ڕاز نییە کە دەڵێ لێکۆڵینەوەمان لەگەڵ نازام هەفتە و ئەوەندە خەڵک کردو وەزیر و ئەلەو بابەتانە، مەگەر چوبنە ماڵەوە یەک دوو پرسیاریان لێ کردبێ و دوایە هەندێک ئەوراقیان نووسیبێ و کردیان بە نەشاط و ئەوە ئەلاساس تحقیقیان کردووە. ئەجینا وانە گەندەڵی و فەسادی لە وڵاتی ئێمە بە شێوەیەکە هەمومان دەیبینین، هەمومان هەستی پێ دەکەین، لەگەڵ هەمومان دەکرێت و بە شێوەیەکە کە لە وڵاتەیمە زەوابت نییە، هەر نییە
هەمومان بووینە قوربانی هەمومان هەستی پێ دەکەین هەمومان دەیبینین کەچی نەمان بینیوە کەسێک محاسبە کرابێ محاکەمە کرابێ هەرچێکی بەرامبەر کرابێ پارەشی لێسەنرابێتەوە ئەسڵەن هەروانە ئەو وڵاتەی ئێمە بەداخەوە بۆتە پەناگەیەکی ئامین بۆ ئەو کەسانێک کە لە بەغداش گەندەڵی دەکەن دێن لێرە خۆیان دەشارنەوە دەحەوێنەوە و تەسلیم ناکرێنەوە کە خەڵکی وا هەبووە لە بەغدایە گەندەڵی کردووە لەو سەفقەی عسرە کە پێیان دەڵێن ئەو پارێکی زۆر دزراوە ناوی دزی سەردەم یەکێکیان هاتبوو لە وڵاتی لێرە لە بەغدا ڕەهاتوو لێرە خۆی شاردبەوە بیستیان لێرە بیگرن ئەو دەسەڵاتی ئێمە مانعیان هەبوو بیگرن هەتا لە مەتارێکی لە خارج گرتیان و بە ئینترۆپۆڵ ئەو شتانە ئیدی کاتێکە دەسەڵات بۆ خۆی تەبەنی گەندەڵی دەکات لە وڵاتی ئێمە گەندەڵی وردە گەندەڵی خوارە پێی ناگوترێ گەندەڵیەکی لە وڵاتی ئێمە گەندەڵەیەک هەیە پێوتێ گەندەڵی منەظەم یعنی ئەو منەظەمە دادەنیشن ئەو جۆرە دەستڕۆیشتوانە دادەنیشن لە ماڵەوە تەوزیعی دەکەن ئیشەکان تەوزیع دەکەن بیرەنەوتەکان تەوزیع دەکەن شەریکاتی ئینتەرنێت و شەریکاتی مۆبایل و ئەوانە تەوزیع دەکەن و حدوو سنوودەکان دیاری دەکەن لە چێوە بۆ فڵان کەس و لە شێوە بۆ شێ فڵان کەس و ئەوانە ئیدی نەیاسا جێبەجێ دەکرێت بەسەر ئەوانەدا و نە کەسیش دەتوانێت نە شڕتەش دەتوانێت بەلایەندا بڕوە حتا ئەگەر داواشکرێن باشە بەس کاک حەکم ئێستا بڵین یاسا بەی شێوێ لە کوردستان بە گەندەڵکار ناوێرێ و بەلاشی دا ناڕوە گەندەڵکاری گەورە بڵین نەخێر دەتوانێت بەلای گەندەڵکاری بچووکدا بڕوە مۆزەفێک ڕیشوەی وەرگرتووە مۆزەفێک مکافەئی وەرگرتووە پۆلیسێک شتێکی بەسیتی کردووە ئابانەوانەدا دەچرێ و محاسبەش دەکرێن و زۆریش محاسبە کراون بەڵام تا ئێستا نەمان بینیوە مەسئولێک یان شەریکەیەکی عیملاقی کە ئەوەی کە دەسەڵات لە پشتیانە کەسێک توانی بێتی محاسبەیان بکە سوپاس دەکەم توانی بێتی قانونیان لەسەر جێبەجێکە بەڵێ دێمەوە خزمەت لەسەرەوە قسە دەکەین بازەوە دەکرێت بۆی کەمی کەیسەکانی گەندەڵی دادگای تایبەت بە گەندەڵی لە کوردستانە دروست نەکراوە دێمەوە خزمەت کاک دکتۆر ئەگەر شتێکت مابی لەسەر گەندەڵی سیاسی بڵین مەسەلەی هەڵبژاردن تەزویری انتخابات یاخود ئەو تەزویرەی کە لە هەڵبژاردن دەکرێت بۆ مانەوە ئەویشە دەچێتە چوارچێوی ئەو گەندەڵی کە بەرز بە گەندەڵی سیاسی ناوبر کە پێ دوایە خەتەرترین جۆری گەندەڵێک کە کەسانێک گەندەڵی دەکەن بە شێوەیە ڕێکخراو لە لووتکەی دەسەڵات هەڵبژاردنیش تەزویری انتخاباتیش هەر لەو چوارچێوەیەدایە بێگومان گەندەڵی هەر کاتێک و گوتمان ئیستیغلالکردنی ئەو پێگە سیاسیەیە کە حکمڕانان بەکاری دێنن لە بەرژەوەندی خۆیان هەڵبژاردنیش یەکێکە لەمانە لەم گەندەڵیانە کە لە وڵاتی ئێمە بە کلیکێک تەمەشا دەکەین نەتیجەی هەڵبژاردن دەگۆڕێ لەبەرەوە تەمەشا دەکەین هاوڵاتیان هیچ متمانەیەکیان بە هەڵبژاردن نەماوە لەبەرەو گەندەڵیانە تێدا دەکرێت یعنی لەوە چۆتە دەرەوە کە کەسێک چێ 5,000 دەنگدا 100,000 دەنگدا 200,000 دەنگدا ئەوە بە کورسی دەگۆڕێ یعنی لایەنێک سەر دەخەن کە دەیانەوێ لایەنێک دەخەن کە نایانەوێ یعنی هیچ بەهایەکیان بۆ ئەمانە نێشتۆتەوە ڕێزێکیان بۆ دەنگدەر و بۆ تاچی کوردی نێشتۆتەوە یعنی ئەو بێمتمانەیە کە لە هەڵبژاردنەکان ئێستا هاتووە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان نمونەی لە مێژوودا نییە ینی تەمەشا دەکەین ئەو لایەنانێک کە ویستویانە سەری بخەن دواتر سەریان خستووە ئەوانەی کە ویستویانە بیخەن خستویانە لەبەرەوە تەمەشا دەکەین ئەگەر بێت و ئەو ڕێژەوە وەربگرین کە لە هەڵبژاردنی کۆتادا کراو کە ئێستا هەم بە گەندەڵی دیسان پەرلەمان و حکومەت و ئەمانەیان تەمەنیان درێژکردنەوە تەمەشا دەکەین لە 125 دەنگەکانیان نێناوە هەردوو لایەنە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستانەکە بڵێن هەر سێ لایەنەکە یعنی نەیانتوانیوە ئەوە بێنن بەڵام لە ڕێگای گەندەڵیەوە لە ڕێگای دەسەڵاتەوە لە ڕێگای هەیمەنەی خۆیان بەسەر
دام و دەستگا حکومیەکان و هەڵبژاردن و لە ڕێگای کۆمسیۆنەوە لە ڕێگای ئەوە هەتا زۆر جار باز دەکرێت کە دەوڵەتانی ئیقلیمیش دەستیان هەیە لە سەر دەستی خستنی لەم هەڵبژاردانە لەبەرەوە بێگومان گەندەڵی سیاسی زۆرێکی زۆر خەتەرناکە کە لە هەرێمی کوردستان ئێستا پەیڕەو دەکرێت. باشە بەس بڵێن ئێستا گەندەڵە سیاسیەکە کە لە کوردستانە بەڕێز ئاماژ پێدە ینی ئەو کار بۆ بۆی کە گەندەڵی دارایی بڵێن هەیە گەندەڵی ئیداریش بەرهەم بێ لەوەی کە داهاتەکان نەگەڕێنەوە بۆ خەزێنەی حکوومەت مەسلەی نەوتە لە یاسایەوە بەرەنداگیرکردنی زەوی و زارە ئەوەش لەوە سەرچاوی گرتووە؟ بێگومان تۆ وەکو سەر وایە یان وەکو دڵ وایە گەندەڵی سیاسی بۆ سەرجەم ئەندامەکانی تر ئەگەر مرۆڤ دڵی تێکچوو یان مێشکی لە دەستدا ئەندامەکانی تر ناتەبیعی هەڵسوکەوت دەکەن. ئێستا لەبەرەوەی گەندەڵی سیاسی هەیە لە هەرێم گەندەڵیەکانی تری هەموو جۆرەکانی تری بەدوادادێ هەموو فەسادەکانی تری بەدوادادێ ئەوە گەندەڵی کارجێڕیە دانانی تاکەکانە لە شوێنێک کە شایستەی ئەوە نین. یعنی ئێستا تەمەشا دەکەیت بەڕێوەبەرێک هەڵدەبژێرن بەڕێوەبەری پەروەردەیەک هەڵدەبێ مدیر عامێک هەڵدەبژێرن وەزیرێک دادەنێن یعنی لەسەر چ پێوەرێک دایدەنێن چ پێوەرێکە یعنی با خەڵک بزانێ یعنی خەڵک ئاگادار بێ یعنی لەسەر چی هەڵدەبژێرن ئایا شایستەیە ئایا پسپۆڕیە ئایا متمانەی خەڵکی بەدەستێناوە چییە یان نا ئەو خەڵکە لەگەڵی کۆ دەبنەوە. ئێستا تەمەشا دەکەین کۆمەڵێک وەزارەتەیە لە عێراق کە بە ملیۆنان دۆلار دەکردرێ ینی پارە دەدەن بەس بۆ ئەوی لەبەرچی بۆی گەندەڵی تێدا بکەن. لە هەرێمیش بە هەمان شێوە کە تەمەشا دەکەی ئەو وەزارەتانە کە شەڕی لەسرە زۆر جار بە ساڵی پێدەچێت تا حکوومەت دەکەوێتە سەر سکەی خۆی لەبەرچی لەسەر وەزارەتێک ڕێک ناکەون خۆ لەبەر ئەوە نییە کە کەسێکی شایستە و پسپۆر و ئەمن و ئەمانی بۆ دابنێن بەڵکو لەسەر ئەوەیە ئەوە پارەیەکی زۆری دەوێت ئەوە پارەیەکی بودجەیەکی زۆری لەبەردەستدایە ئەمە هێزێکی زۆری لە پاڵپشتە لەبەرەوە ئەگەر گەندەڵی سیاسی هەبوو جۆرەکانی تر حەسیلەی حاصلە هەر هەمویان بەرقەرار دەبن و پەیڕەو دەکرێن لە هەرێ. باشە بینە سەر مەترسیەکە ینی ئێستا بەشێک لە لێکۆڵەرانی بانکی نێودوڵەتی گەندەڵی وەکو شێرپەنجە وێ نادەکەن ئەو گەندەڵی کە لە کوردستانە هەیە وەکو حاکمی ژاماژەی پێکرد باسی گەندەڵێکی ڕێکراوە ئێستا گەشتوتە حاڵەتی شێرپەنجەکە ینی بە هەموو جمووەکان شۆڕ بێتەوە چارەسەرکردنی قورس بێ یان بێنە بۆ مناوانێک کە حکومڕانن ینی دەبنە دکتۆری ئەو چارەسەری ئەو گەندەڵێ یاخۆ زیاتر تەشەنە دەکات. بێگومان ئەوە قەولێکی وازەمی ئیمامی شافعی دەفەرمێ باسی عولەما دەکا بەسەوت و دەتوانی لەسەرەوە وەریبجێری بە خوێی چێشت ناویان هێناوە دەڵێ ئەگەر خوێی چێشت فاسد بوو کەواتە هەموو شتەکانی تر فاسد دەبێ ئەگەر کار بەدەستان بیانەوێ ئیسلاحی وەزع بکەن لە خۆیانەوە دەست پێ دەکەن خۆی هەموو هەنگاوێک لە خودەوە دەست پێ دەکا ئەگەر خۆیان چاپکەن چێ ڕێگرە یعنی چێ ڕێگرە میلەتەوە حەز دەکا گەندەڵی نەبێ میلەت حەز دەکا حکومڕانێکی ڕەشید و باشی هەبێ میلەت حەز دەکا یعنی من سەیرم پێدێ لەو میلەتی کوردەی خۆمان فەقیر حاڵتر نییە بۆ دەستەڵات یعنی دەستەڵات حەقی وایە وەکو دەڵێت دەستی ڕاخە ئەو میلەتە بەسەریدا تێپەڕێ چی میلەت بە هەموو شتێکی ڕازیە میلەت چی دەوێ میلەت تەمەشا دەکەی ئێستا داواکاری میلەت ئاو کارەبایە میلەت داواکاری تەعیینبوونە کە هەلی کاری بۆ بدۆزیەوە گەنجێکە کە 16 بۆ 20 ساڵ دەخوێنێ شەون و خونی دەکا بەڵام تەواوی دەکات تەعیین نابێ میلەت چی دەوێت لەو خەڵکە یعنی ئەوانەی کە دەوێت جارێکیان دەڵێ کەسێکی شارەزای ئەوروپی هاتۆتە کوردستان گوتوێتی خەون و خۆزگەتان چێ ئێوە گوتویانە وەڵا ئاو کارەبا و موچەیە گوتی کاکەەوە مافتانە ئەوە خەون و خۆزگە نیە خەون و خۆزگە لەوە گەورەترە کە تۆ بەدەستی بێنی بەڵام ئێستا تەمەشا دەکەی ئەو میلەتەیان وا لێ کردووە یعنی تەمەشای موچە یعنی موچەیە کە دەدرێ دەبێتە هەواڵی بە پەلە کە ئەگەر بێت و هەموو سەرماگان دەست پێ بکە ئەوە گەورەترین هەواڵە کە ڕاگەیاندەکان بە خۆیەوە سەرقاڵ دەکا کە تەمەشا دەکەین گەندەڵی لەوەی زیاتر چ بێ کە خەڵک چاوەڕوانی چ لە دەسەڵاتی بکە ساڵ نییە موچەیەک دوو موچە نەبردرێ ئێستا ئەم ساڵەوە
مانجی 12 موچەی مانجی 11 نەدراوە ئەی مانجی 12 لەکەی دەیدەن کەواتە ئەگەر بیانەوێ ئایا پارە نییە ئەگەر پارە نەبێ خەڵک قبوڵیەتی خەڵک بێ موچەیشی قبوڵە ئەگەر نەبێ بەڵام خەڵک دەزانێ ئەوانە هەمویان ئەو پارەیان بردوتە لە دەرەوەی وڵات بەوەبەری دێنن لە دەرەوەی وڵات کەشتی پێدەکرێن لە دەرەوەی وڵات بینای زەخم و پرۆژەی پێدادەنێن لەبەرەوە تەمەشا دەکەین هەر ئەو حکوومەتی هەرێمە بوو کە بە ملیۆنان دۆلار دەستی بەسەرداگیراوە لە دەرەوەی وڵات کەواتە دەبێت زۆر وریابین زۆر وشیار بین کە ئەم حکوومەتە نایەوێ ینی ئیرادەی چاکسازی نییە لەبەرەوە خەڵک بەڕاستی تێگەیشتووە متمانەیان نەماوە بەو دەسەڵاتە هیچ ئومێدیشیان پێی نییە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورد و دوای ناوبڕەکەچینەوە هەولێر لای کاک حاکم لەگەڵمان بمێننە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەبێت بینەرانی بەڕێز کاک حاکم بێمە لای بەڕێستان سەبارەت بە دادگایەکی تایبەت بە گەندەڵی پێشتر وا بڕیار بوو ساڵانی ڕابردوو ئەنجومەنی دادوەری دادگایەکی تایبەت بە کەسەکانی گەندەڵی ڕوبەڕبوونەوەی کەسەکانی گەندەڵی دابمەزرێن بەڵام باز لەوە کرابەوەی کەمی کەیسەکانەوە نەتوانراوە ئەو دادگایە پێک بهێنرێت سەرنجی بەڕێز چی بوو لەو بارەیەوە وەڵا کاک حەشیمە من پێم زۆر شتێکی باش بوو کە دایان خست دەستیان خۆش بێ چونکە ئەو مەحکەمەیە بوو بە تۆڕێک تەنها ماسیە گچکەکانی دەگرت ئەوەی کە گەندەڵی بەڕاستی بوو گەندەڵی خەتەر بوو ئەوانە دەسەڵاتیان مەسەریدا نەدەشکا هەر جوابیشیان نەدەدانەوە و نەشیان دەتوانی کەس محاسبە بکەن یعنی ئەوە بەرەنگاری فەسادی و مکافحەی فەساد بەوەی ناکرێتەوە پۆلیسێک ساری حکوومەتی بەکارهێناوە بۆ ئوموری شخصی تۆ بێ محاسبەیەکەی و غەرامەیەکەی و ئەو شتانە یان موظفێک لە دایرەی تۆزێ تاخیر بووە یان دەوامی نەکردو یان شتێک لەو بابەتانەیە یان یەکێک چووە نەسریەی بە شێوەیەک سەرف کردووە کە تەجاوزی تێدا کردووە ئەو مەحکەمەیە تەنها دەیتوانی ئەوانە محاسبەکە ئیدی محاسبەی ئەوەی کە بەڕاستی گەندەڵی بوو کە ئەو وڵاتەی وێران کردووە خەتەری دروست کردو لەسەر ئەو وڵات و کیان و کۆمەلگایە
ئەوەی کە مەترسی دروست کردو لەسەر عەقڵی هەمومان، ئەوەی کە گەنجی ناومێد کردو و لە وڵاتەی ناومێد بووە و دڵی بە وڵاتەیەوە نەماوە، ئەوانەی پێ محاسبە نەدەکرا و هیچ شی پێ لەگەڵیان نەدەکرا، کەواتە ئەو مەحکەمەیە نەبوونی باشترە نەکبوونی شتێکی شەکلی شتێکی دیکۆر بە بەلاش بۆ هەبێ و بۆ چاوبەسەکردن و خەڵەتاندنی خەڵکی، بۆیە ئەوە باشترە یان هەبێ یان نەبێ، یان دەسەڵاتی لەسەر هەمووان هەبێ، یان هەموو خەڵک لە بەرامبەر قانون یەکسان بن لە هەری سەری هەڕەمی دەسەڵاتەوە تا خواری خوارەوە، یان بۆ هیچیان نەبێ، یان قانون بۆ هەمووان هەبێ یان بۆ هیچیان نەبێ، یان محاسبەکردن بۆ هەمووان هەبێ یان بۆ کەسیان نەبێ. هەر ئەوەیە یعنی تۆ چۆن ئەسڵن حاکمیش وجدانی قبول ناکە کەسێک دێتە دەیهێنە لات و قانون لەسەری جێبەجێ دەبێ و مەجبوریشی لەسەری جێبەجێ کە شتێکی بەسیتی دزیوە پاسکیلێکی لەبەر دەرگای ماڵێکی دزیوە ماتۆڕێکی دزیوە لە احتیاجیان و لە برسیان دزیوێتی تۆ قانونی بەسەردا جێبەجێ دەکەی و حکمی دەدەی و سزنی دەکەی و نازانم قانونی بەسەردا جێبەجێ دەکەی، بەڵام لەو لای بەبەرچاوی تۆوە کابرایەکی دزی دیکە هەیە بەمەلاین و بە ملیاراتی کۆ کردوێتەوە لە ڕێگای دزی و گەندەڵی و ئەوانەوە، تۆ ئەگەر بینیت دەبێ ماستایی بۆ بکەیت، دەبێت لەبەری هەستیەوە دەبێ ئەگەر ئیشێکە دەبێت بچیە لای ئەو هەتاکو ئیشەکەت بۆ بەڕێوە بچێ ئیدی کە قانون واجێ بەجێ ناکرێ پێشی ناگوترێ قانون بەڕاستی. باش ینی بە قسەی بەڕێز دەبێستە گەندەڵکارەکان یاسایان هەیە، چەکیان هەیە، پارەشیان هەیە، هەموو شتێکیان هەیە. بەڵێ هەموو شتێکیان هەیە، محکەمەش ناتوانێت هیچیان بەرامبەر بکە. بەڕایانی بە شێوەیەکی گشتیە من هەر لە پێشەوە ویستم ئەوەی بڵێم گەندەڵی دوو بوعدی هەیە، دوو کایی هەیە، بێزگەلەوەی کە وەکو دکتۆر باسی کرد گەندەڵی سیاسی و گەندەڵی ئیداری و گەندەڵی ئابووری و گەندەڵی ئەخلاقی و گەندەڵی هەمووان ئێوە ئێستا ئەمە مشکلەمان هەیە لەگەڵی بە دەرەجەیەکە مشکلەی گەندەڵی مالیە گەندەڵی ئیداریە. ویستم ئەوەی بڵێم کە گەندەڵیە کە هەیە کە خەڵک دەیکە هاوڵاتی دەیکە ئەوە معالەجەکردنی ئاسانە، هەر ئەو گەندەڵیەشە کە وەثائق و معاهداتی نێودەوڵەتی و قانونی ناوخۆشمان قانونەکانی ئێمەش معالەجەی کردووە، یەکێ ڕیشوەی وەردەگرێ، یەکێ دەوام ناکە، یەکێ حسابی و منسوبیەت دەکە، یەکێ نازانم ئەرچی خۆی جێبەجێ ناکەن، ئەوانە معالەجی ئەوانە کراوە بە قانون، معالەجی ئەوانە نەکراوە ئەو گەندەڵیە کە لەسەرەوە هاتۆتە خوارێ. ئێمە دایمان جۆمان لێیە دەڵێن گەندەڵی وەکو قادرمێ وایە دەبێت لەسەرەوە بیشۆی پاشیکەوە لەسەرەوە نەک لە خوارەوە، لە خوارەوە هاچەندی پاشیکەوە هەر لەسەرەوە دێتەوە پیس دەبێتەوە، دەبێت لەسەرەوە دەستی پێ بکەی ئەگەر بتێ بە تەواوی معالەجەیکەی. ئەوە گەندەڵی فەردیمان باس کرد، گەندەڵەیەکی دیکە هەیە گەندەڵی منەظەمە، ئەو گەندەڵی دەسەڵات دەیکە، دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنێ بۆ گەندەڵی، بۆ فەرزکردنی گەندەڵی، بۆ مەنعکردنی ئەوەی کە خەڵک گەندەڵی نەکات تەنها خۆی بیکە، ئەوەی کە دەسەڵاتی هەیە. ئێدی بە ئەو حاڵەتەیان خەمی لێ نەخراوە و کەس ناوێرێ خەمی لێ بخوا، چونکە لە هەموو شوێنێک لە هەموو دنیادا گەندەڵی چارەسەر دەکرێت بە دەسەڵات. دەسەڵات قووەتی هەیە، هێزی هەیە، قانونی هەیە، محکەمەی هەیە، هەموو شتێکی. باشە بەس ئێستا مەسەلەی گەندەڵی کردنیش لای خەڵکی شەراسایی نەبووەوە، ینی بڵم بە ڕۆژی ڕووناک دزی و گەندەڵی دەکرێت، ڕەنگە ئەگەر کەسێک گەندەڵی بکە بڵێن وڵات چاک لەی دەخوا و ئەوانە، ینی هەتا حاڵەتی ینی گەندەڵی و دزیەکەش ئاسایی نەبووەوە، بۆچی وامان لێ هاتووە بڵێن؟ بەڕێوەڵە خەڵک پیانەوە معجەبە، بەشێکی زۆری خەڵک پیان معجەبە، دەڵێ ئەوانە دەوڵەمەند بوون، دەستیان دەڕوا، قسەیان دەڕوا، واستان پێ دەکرێت، پشتیان هەیە، ئێدی هەم خەڵک پیان معجەبە و بۆ ئێستا گەندەڵی لە وڵاتەیمە پارەکۆکردنەوە بە ڕێگەی حرام و بە ڕێگەی گەندەڵیکاری بۆتە سیرەکی، بۆتە شەتارەت و شانازی بە خۆیان دەکەن، ئەسڵەن نەک شەرم ناکەن، شانازی بە خۆیان دەکەن. کەس نێلیان پرسێ کاکە وەرە تۆ ئەو هەموو ئەوە لە پڕێکی بوویە کوڕێک لە کوێ تێنا تۆ موەزەفێکی مەسەلەن
مەسئولێکی عسکەری مەسئولێکی فلانی مەسئولێکی ئیداری لەو لە پڕێکی بەکوێدا بووە کوڕێک بەکوێدا بووە سەرمایه‌دارێک بەکوێدا بووە ملیارلێر بەکوێدا لە وڵاتانی خارج و ئەمریکا کۆشکی دەکری و ڤیلای دەکڕی کەس هەیە لیان پرسی ئەوانە ئەسڵەن شانازی پێ دەکرێت ئەوەی کە ئەو شتانەی هەیە شانازی بەخۆی دەکا فەخر بەخۆی دەکاوە خەڵکیش پێوەی معجەبن. بەڵێ دێمەوە خزمەت کاک حاکم. دکتۆر بەمولای بەڕێز سەبارەت بە دەرەنجامە خراپەکانی گەندەڵی چی نەبوونی متمانە بێ چەوەی کە وەکو کاک حاکم باسی کرد یعنی ئێستا بڵێن گەندەڵی گەورەترین مەترسیە لەسەر هەتا خودی قەوارەکە یعنی ئەو گەندەڵەیە کە لە ناو خۆ دەستەڵات بڵێن بەرامبەر خەڵک متمان نەمەوە بەرامبەر بەغدا لاوازە وڵاتانی دراوسێ لە ئاسی نێودوڵاتی ناوبانگی هەرێم لە کاتار بووە پەیوەستە بە گەندەڵێکەوە کاوی زۆر گوێت لە ئێمەیە؟ بەڵێ بێگومان ئەوانەی جەنابەت باسی کرد ئێستا خەتەرەکە یعنی مەترسیەکە لەسەر خودی دەستەڵاتە بەڵام لەبەر ئەوەندە ڕۆچوونە لە گەندەڵی ئەوەندە گەندەڵیەکە بڵاو بۆتەوە وەکو سەرەتان وایە بە هەموو لاشە و بە هەموو جونگەکاندان بڵاو بۆتەوە لەبەرەوە یەکەمیان ئیرادەیان نییە کە گەندەڵیەکە نێڵن لەبەرەوە وەکو کاک حاکم باسی کرد نەک گەندەڵی دەیانەوێ نێڵن بەڵکو شانازیش بە گەندەڵیەوە دەکەن خەتەرەکەی لەوەدا یعنی مەترسیەکە ئەوەیە کە ئێستاوان شانازی بە گەندەڵی دەکەن شانازی بەو سەرۆت و سامانەی دەکەن کە پەیدایان کردووە کە دەیانەوێ یعنی بە حەرام پەیدایان کردووە بە گەندەڵی پەیدایان کردووە بە ناعەدالەتی و نادادگەری پەیدایان کردووە شانازی پێوە دەکەن مەترسیەکە ئەوەیە یعنی لەبەر ئەوەیە خەڵک متمانەی پێ نەماون لەبەرەوە تەمەشا دەکەین وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا ئەوە چەندەمین جارە ئینزاریان دەکەن یعنی وەکو دەڵێ ئاخر کاتیان داونێت کە مەترسی لەسەر نەمانی ئەو قەوارەیە هەیە لەبەر ڕۆچوونیان لە گەندەڵی کاتی خۆی بریمەر کە هاتە کوردستان لە کتێبە یادگاریەکانی خۆی زۆر جوانی نووسیوە کە ئەو مەترسی هەبوو کە سەرکردەکانی کوردەچنە بەغدا داوای جیابوونەوە بکەن لە عێراق بەڵام بەداخەوە دەڵێت داوای پارەیان کرد ئەوان لەسەر پارە ڕێک نەدەکەوتن لەبەرەوە دەوڵەتانی ئەوروپا و دەوڵەتانی ئەمریکا و ئەوانە زۆر باش لە ئێمە دەزانن کە ئەوانە مەبەستیان چیە لەبەر قەرار بوون چونکە من یەکشت دەڵێ ئەگەر مەبەستێکە بووە بۆ چاکردنی ئەم گەندەڵیان نەهێشتنی گەندەڵی 32 ساڵە ناتوانن کارەبا چاپ بکەن یعنی من هەمیشە وام گوتووە کا حەکیم ئایا کەرتی تایبەت کە ئەوانی شەر سەر بە خۆیانە بەڵام باودانین کەرتی تایبەت دەوڵەمەندترە یان حکوومەت بڕۆ تەمەشای هەموو دام و دەستگاکان کە یعنی مۆلیدەیەکی لە گەڕەچێک کە دانراوە کەسێک سەرپەرشتی دەکا باشە مۆلیدەیەک دەتوانێت 18 سعات کارەبا بدا بەڵام حکوومەتێک بەو هەموو دەستەڵاتی بەو هەموو بودجەی خۆی ناتوانێت 6 سعات کارەبا بدا باشە یعنی بۆ ئیرادەیەک نییە بۆ چاکردنی کارەبا بۆ ئیرادەیەک نییە یعنی تۆ ڕۆژێک ڕۆژێک سعاتێک ئاوەردەگری کارەبا شانازی پێوە دەکەن دەڵێن 20 کارەبامان کردوتە 24 سعات بە کارەبای مۆلیدەشەوە ئێستا بە کارەبای مۆلیدەی بە کارەبای حکومی اینجا ناتوانن 20 سعات بدەن ناتوانن 18 سعاتیش کارەبا بدەن یعنی هەمیشە کە دەڵێن چاکسازی دەکەین چاکسازی لەو کەرتانەدا دەکەین کە ئەمە مافێکی زۆر سەرەتاییە کە ئەوانەش نایانەوێت چاپ بکەن کەواتە ئەمانە بۆتە سەرەتان بە لاشەیاندا بڵاو بۆتەوە ئێستا ئەوەی خەتەرە لە گەندەڵی دەستگا عسکەریەکان سەربازیەکان گەندەڵی تێدایە یعنی پلەبەخشینەوە و پلەدان بە خەڵک یعنی کەسێک لێرە تووڕە دەبێت لە دەڤەری سەوز تووڕە دەبێت دەچێتە دەڤەری زرد پلە و پای بەرز دەکەنەوە لێرە لە جیاتی لەبەر ئەوەی محاسبە بکرێ لە یاسا ڕادەکایان لە قەناعەتی بەو دەسەڵاتی ئێرە نامێنێ لەوێ وەری دەگرن پلە و پۆستی بەرز دەکەنەوە لەوێ کەسێک دێت متمانەی بەو دەسەڵاتی ئەو لای نامێنێ دێتە دەڤەری سەوز لێرە پلە و پۆستی بەرز دەدەنێ یعنی شانازی بەسەر یەکترەوە دەکەن کە ئێمە دەتوانین گەندەڵی لە ناوچەی تۆ بکەین یعنی دەسەڵات هێزی سەربازی بجوڵێنین لەبەرەوە ئێستا ئەمە
ینی زۆر خەتەرناکە ئێستا دووبارە هەڵگیرساندنەوەی شەڕی ناوخۆ بێمتمانەی خەڵک بەرامبەر یەکتر بێمتمانەی خەڵک بەرامبەر حکومت باشە دکتۆر بە حەقەت مەترسیەکی زۆر خەتەرناچی لەسەر ئەم قوارەیە هەیە. باشە وەکو ئەگەر بە کورتی سوپاس دەکەم وەکو چارەسەر ینی ئێستا ئەم دەسەڵاتی کە حکومڕانە لەم کابینێ جێگرەکەی سەرۆکی حکوومەت بانگەشەی تاکسازیان کردووە ینی ئەوانە بڵین دەسەڵاتەکەوانەی کە لە هەڕەمی دەسەڵات تاکسازەکان پێ دەکری یاخۆ تاوانە لەسەر حکومڕان بن دۆخەکە خراپتر دەبێ ینی بڵێن تاکسازی بە کێ دەکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم. وەڵا ئەگەر بە کوردیەکی وەکو دەڵێ خۆمانە بڵێن چێ دەستی گرتوونە بەڵێ یعنی چێ لەوان دەستەڵات دراکتر هەیە هاوڵاتیە دەیەوێ خەڵک بەگشتی دەیەوێ ئێستا تەمەشای تۆ تەمەشای وانە بێش بکە 32,000 وانە بێژمان هەیە یعنی هەتا ئێستا ناتوانن بیکەنە ڕسمی باشە چێ دەستی گرتوون ئەگەر بیکەنێ بۆ خەڵک دێت ئایا بودجە نیە ئایا پارە نییە با بێن یعنی ئێستا زۆر خۆشە ئێستا بە شەفافی بێن بڵێن کاکە بودجەمان نییە پارەمان نیە خەڵکی کوردستان وانە بێژان مۆزەفان لێمان قبولکەن کە ناتوانین پارە بدەین موچە هەرەوەندە دەتوانین پلە بەرزکردنەوەی مامۆستایان فەرمانبەران یعنی شەرمەزاریە بەڕاستی شەرمەزاریە بۆ دەستەڵاتێک دوای 32 ساڵ نەتوانن پلە بەرزکردنەوە ڕابگرن نەتوانن موچە بدەن نەتوانن کارەبا بدەن نەتوانن ئاو بدەن نەتوانن خزمەت گوزاری یعنی کەسێک دەچێت مۆڵەتی شوفێری نوێ دەکاتەوە 500,000 400,000 لێ وەردەگرنەوە ژینگەی لێ وەردەگرن ئەو بۆ چاکردنی ڕێگاوبانی ڕێگاوبانی لێ وەردەگرن باشە هەتا ئێستا نەیانتوانیوە نێوانی شارەکان بکەنە دوو سایت یعنی نەیانتوانیوە من کارەسات لەوەدایە ئێمە باسی ئەمفال و چیمیاباران دەکەین باسی 182,000 ئەمفال دەکەین بەڵام با ڕێژەیەک با ئەحسایەک وەرگیرێ بزانین ئەوانەی بە حادیسەی سیارەی لە دوای ڕاپەڕینەوە کە بووینە قوربانی زیاتریان 182,000 کەسەی ئەمفال کە کردوتمانە کەیسێکی نێودەوڵەتی باشە بۆ نایەن ئێستا دەبێت ئەو دەستەڵاتە مەحکوم بکرێ ئەو دەستەڵاتە بدرێتە دادگا کە بە سەدان و بە هەزاران ڕۆڵەی ئەو خەڵکە لە حادیسەی سیارەدا ڕۆژانە لە ناو دەچێت. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر سوپاس دەکەم کاک حاکم کاتمان کەممەوە بەس وەکو ئاسۆیەکی چارەسەر دەبینی لەم دەسەڵاتە یاخود بڵێن شتێکی تاریک دەبینی بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و هەرێمەکەمان چی بەسەردە ئەگەر بەم شێوە ئەم تاڵانیە بڵێن بەردەوام بێ لە نەوت بێ لە خاڵی سنووری بێ لە داگیرکردنی زەویزار بێ لە کەمی خزمەت گوزاری بێ. وەڵاکە حەشە من لەو ماوەی لەو ڕۆژانە مەقالەیەک بەحسێکی گرنگم خوێندەوە لەسەر ئەو مەسلەی باسی ئەوەی دەکا هەچی ئەو ڕژێمانەی کە لە دنیادا وێران بوون سەر و ژوور بوون خۆیان و میلەتەکەشیان بەرباد و وێران کرد هەر لە دەوڵەتی عوسمانیەوە بگرێت تا دەگاتە هەموو ئەو ڕژەمانی سەر نخۆن بوون هەموویان سەبەبی یەکەم بۆ وێرانبوونیان بۆ ڕوخانیان بۆ داوەشانیان زیادبوون و تەطبیعبوونی گەندەڵیە زیادبوون و تەطبیعبوونی گەندەڵیە ئەوجا ئەوە سنەتی حیاتە قوانونی ژیانی هەموو کەسێکە ئەو دەسەڵاتەی ئێرە پێی دەکرێت ئێساش پێی دەکرێت ئەگەر من بم لە جیادوان دەیکەم و ئەوان دەسەڵاتیان هەیە ئەمە دەسەڵاتمانە دەسەڵاتیان هەیە لە خۆیانەوە ئەگەر من بم لە جیاتی ئەوان لە خۆمەوە دەست پێ دەکەم هەچی ممتەلەکاتی گشتی لامە هەمووی تەسلیمی وەزارەتی مالیە دەکەمەوە ئەو جایی منداڵەکانم ئەو جایی کەسوکارەکانم ئەو جا هەچی کەسێک هەیەی یان دەبێ تەسلیمی کاتەوە یان دەیخەیە ناو سجنەوە بە ئەوان دەکرێت بە خەڵکی ناکرێت بە هیچ کەسێکی دیکەس ناکرێت چووکە دەسەڵات ئەوان هەیەە و ئەو دەسەڵاتیان بەکارهێناوە بۆ داگیرکردنی بۆ نەهبی ئەموالی گشتی وی گەندەڵی ینی پێشخستنی مەسلحەتی شخصی بەسەر مەسلحەتی عامەدا ینی بەکارهێنانی وەزیفە و وەزائیفی عامە بۆ مەسلحەتی شخصی ئەوانە دەکرێت بیکەن قەرارێکی بدەن بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن
بەڵام زۆر زەحمەتە چونکە ئەمن حەشیم ئەگەر یارمەتی هەبێ یەک دقا من زۆر جار نسحەتی ئەو گەنجانە دەکەم کە لە دەور و بەرموندایان بینم دەڵێم کاکە ئاگاتان لێوێ بە حرام خۆتان دەوڵەمەند مەکەن مەڵێن ئێمە ئێستا فەقیرین و دەسەڵا ینی گەنجین و با خۆ پێ بگەین و خەیدێ ناکە بە حرام و بە حەڵاڵ و بەزی بە هەموو شتێک دەوڵەمەند بین دوایە تۆبەی دەکەین و ئەو ماڵەشمان کە هەیە تەسلیمی دەکەینەوە دڵتان نایە دەوڵەمەند بوون و پارەتان زۆر بوو ئەملاکتان زۆر بوو دڵت نایە تەسلیمیکەوە دەست دەکەی بە بڕووبیان و هێنانەوە ئەو دەسەڵاتەش خوا بکەم وای لێ نەهاتوێ ئەوەندە ڕەشیدی تێدا بن ئەوەندە جێریئی تێدا بن قەرارێکی وا بدەن هەن لە خۆیانەوە دەست پێ بکەن هەچی ئەملاشی عامە هەچی غەڵەت هەچی بێ قانونی کراوە وەکو خۆی لێ بکەنەوە پێشیان دەکرێت و ئاسانیشە بۆ ئەوان سوپاس دەکەم هەر پێشتری سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانی بۆ دەسەڵاتداران باسی لەوە کردبوو ئەگەر بتانەوێ گەندەڵی ڕوبەڕووی گەندەڵی بنەوە دەبێت لە خۆتانەوە دەست پێ بکەن لەبەرەوەی لای ڕاست و چە پێشەوە داواتان هەموو گەندەڵکاران ئەوە نامی نەربوو بەرپرسانیێرێن سوپاسیان بەدەبوونتان دەکەین زۆر سپاس بۆ کاک حاکم عباس هەمزە لە هەولێرەوە هەروەها دکتۆر ئەمیر ئەحمەد عەبدولقادر لە ڕانیەوە سپاس بە بینەرانی ڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ